ئەم نەخۆشتان چی بوو؟ چ نەشتەرگەرێکی بۆ کرا لە نەخۆشخانە میهرەبان؟ بڕینی مەعیدەی بەرەوەی وەزنی زۆر زیاد بوو، یعنی وەزنی ڕادەبەدەر دەوری 158 کیلۆ بوو وەزنی، ئەنی نەدەکرا برێت بەسەرە خۆیدا زاڵ بی لە بەرەوەی هەستی تێربوونی نییە، هەردەی خوارد و یعنی هەر چەندی عیلاجمان لۆ بەکارهێنا جێ نەمامە پێی نەکەین، هیچ ئیستیفادەی نەبوو. دەستخۆشی لە دکتۆر دلێرشینەی دەکەین کە عملیاتی کات ڕەمەزانی کردیە، مەعیدەی لە بۆ دەستکە کردیتەوە لە ڕووی طبعاً کە دەرامەتەوە کەم دەرامەتە، بەڵام خۆی گەورە پاداشی دکتۆری بەڕێز بداتەوە، تەنها بە سەڵاوات لە بۆی کردیە، لە هەموو حەقەکانی خۆی خۆش بووە، دینارەشی حەقی خۆی وەرنەگرتیە. لێ ئەمە بەڕاستی دەستخۆشی لە دەکەین و دەستخۆشی لە سافی نەخۆشخانە میهرەبانی دەکەین. هیوادارین ئەوەی کەوا لە خۆی ڕادەبینی و تاقەت و توانای هەیە بەشداری بکە لە ئاوەدانکردنەوەی ئەو نەخۆشخانەیە، چونکە نەخۆشخانەی فەقیران و هەژارانە. کاکە ڕەمەزان چۆنی؟ باشی. نەشتەرگەریت بۆ کراوە؟ بەڵێ. چ نەشتەرگەریە؟ مادەمان بڕیوە. چێ مەعیدەی بڕی؟ نەخۆشینە. دکتۆر دلێرشینە. ئەی ئێستا بۆتی چی بخۆ لە دوایەوە کە عملیاتی کردی؟ چوو بخۆ شەبەش بخۆ شیر مۆ. شەربەت و شیر، یعنی برنج و گۆشت و شلە نەما ڕۆی ئەوە نەما نەما نابی خۆی نا ئەوانە مەخۆ بەگوێ دکتۆر دلێری بکە، دوو مانجی تر تەندروستی زۆر باش دەبی، کێشت دادەبەزی گەنج دەبیتەوە. دۆش خۆش. دکتۆریش نمایە من نەیبم عیلاج و شتیشی یعنی زۆر لە مارەیە، هەر ئەوی چشتا ئەم لۆم بەکارهێنا لە ڕێی مەلا خەیرڵڵاو خوا خێری بنووسی برمەکن دکتۆر دلێرشینەی عملیاتەکەی لۆ کرد و ڕەبی خوا خێری بنووسی، ڕەبی سەرکەوتوبی خوایە، خوا پاداشتی داتەوە یا ڕەب.